دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە لە چوارچێوەی پلانێکدا بۆ ساڵی 2020 ئەوە بوو کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان سوودمەند بن لە ئازادی و تەندروستی و خۆشگوزەرانی و ئاسایش و دەرفەتی ئابووری. پلانەکەی حکوومەتی هەرێم لە 4 بەش پێکاتوە. بەشی یەکەم دەڵێت خەڵک لە پێش هەموو شتێکەوەیە، واتە لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و بازاڕی کار و کۆمەلگایەکی گشتگیر. بەڵام ئایا بەڕاستی لە ساڵی 2013ەوە کە ئەم پلانەدا ڕێژراوە لە لای حکوومەتی هەرێم خەڵک لە پێش هەموو شتێکەوە بووە؟ ئەگەر بەگشتی بین باس لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین دەبین بە درێژایی 27 ساڵ نەیانتوانیوە پلانێک دابڕێژن کە خەڵک لە ئارامی و ئاسوودەیی و خۆشگوزەرانیە بێت و ئێستاش کە لە 2019 داین دەبینن خەڵک بە دەست زۆر کێشەوە ئەناڵێنێک کە سەرەتاییترین پێداویستەکانی ژیانن و لە هەمان کاتیشە دەبینین پلانەکان تەنیا مرەکەبی سەر کاغەزن و ناتوان جێبەجێ بکرێن. ئێستا قسەیەک باوە لە ناو کوردستانە کاڵێ ئەم شەو ئەخەوین بڕیارێکە و بەیانی هەڵەسین بڕیارێکی ترەدا حکوومەت. ئەمە لە هەموو کایەکانە لە هەموو بوارەکانی دیارە فەشەلی هێناوە. ئەتوانین بڵێن لە وڵاتی ئێمە مرۆڤ بوون زۆر سەختە، چونکە حکوومەتی ئێمە هیچ گرنگی بە مرۆڤ و بە خەڵک نادات، بە ژیانی خەڵک نادات، چی لە ڕووی ئابووریەوە، چ لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی خوێندنەوە، لە هیچ ڕوویەکەوە گرنگی بە خەڵکی نایەوە. هەمومان کە ئەڕۆینەوە زانکۆ لە جیاتی ئەوەی کە بەجانتایەکی پڕ لە کتێب بگەڕێنەوە، بە مێشکێکی معریفە و جوانەوە بگەڕێنەوە، بەڵام بەداخەوە بەجانتایەکی پڕ لە مکیاج و بجانتایەکی پڕ لە جلو بە مێشکێکی خاڵی ئەگەڕێنەوە. ئەوە شوواکات کە کەرتی بەروەردا تا ئێستا پلانێکی وای نەبووە و هیوادارم پلانێکی هەبێت پێش فێرکردنی ئەلفوبەی خوێندکار فێری ڕەوشتی بکرێت. پلانەکەی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم لە ساڵی 2013دا ڕێژراوە. ڕێک و پێک ساڵێکی پێنەچوو قەیرانە دارایی و دواکەوتنی موچە و وردە پاشەکەوتی بوچەی بەدواداهات. بەڵام ئایا چۆن دەکرێت وەزارەت و حکوومەتێک پلانێک دابڕێژن کە نەزانن لە چەند مانگی داهاتوودا چ قەیران و نەهامەتیەک ڕوبەڕوویان دەبێتەوە؟ ئایا نەزانین و ناشارەزایی لە بەڕێوەبردنە یان پلان لای حکوومەتی هەرێم تەنها نووسینێکە و ڕۆتیناتی ناو بەڕێوەبردن؟ بەشێکی ئەو پلانانە پلانی واقعی نەبوون، تەنها نەزەری بوون. بەشێکیشی حکوومەت خۆی جددی نییە بەڕاستی لە جێبەجێکردنی پلانەکانی خۆیان. ئەگەر جددی بووە ئەم واقعە دروست نەبوو. بەشێکشی حساب نەکردنە بۆ ئەو کۆسپانەی کە دێتە بەردەم، چونکە یەکێک لە گرنگەکانی پلان بریتێ لەوەی کە تۆ تێڕوانینێکی وردت هەبێ بۆ داهاتووی خۆت، ئەو کۆسپانەی کە لە داهاتوە ئەگەری هەیە بێتە ڕێت. ئەگەر حسابێکی باشت بۆ کۆسپەکان نەکردبێ، ئەو کاتێک ئەم گیر و گرفتانە بۆ دروست دەبێت دەست بەجێ پلانەکەت ئەوەستێ. بۆیە لە هەرێمی کوردستانە زۆربەی ئەو پلانانەی کە من سێرم کردوون کەمترین حسابیان بۆ کۆسپەکانی بەردەم کردووە، بۆیە کاتێک کە کۆسپێک دێتە پێشەوە ئەبینی پلانەکە مەفعولی نامێنێ. هەرچەندە پلانە 7 ساڵیەکەی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم لە دوو کابینەی ڕابردوودا خۆشگوزەرانی و دەرفەتی ئابووری و ئازادی بۆ خەڵک بەدینێنا، تەنانەت بە ناوی پلانی سربەخۆی ئابووری ئەندازیاری ئاوەدانیش دەستیان بۆ قوت و موچەی مانگانەی مامۆستا و فەرمانبەر و کەمەندامان برد و ناشزانرێت ئاخۆ ئەوەی بە پلانێکی ئەوان و لە دوو کابینەی ڕابردوودا تێکچووە بە چەند پلان و کابینەی دیکە ڕاست دەکرێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.